تەنیا کەریم دەرهێنەر و سینەماکارە بەهۆی قەیرانەکانی هەرێمی کوردستان. لە ئێستادا پیشەکەی لە سینەماوە گۆڕێوە بۆ شێوەکاری. لەگەڵ خێزانەکەی دەستیان داوەتە دروستکردنی تافگە و بیری کلاسیکی و ڕازاندنەوەی باخچەکان و نەمام و نافورە بە هەموو شێواز و قەبارەکانیەوە. کاری دەستکرد دەکەم شێوەکاری تافگە نافورە ئۆزاغی گۆشت برژاندن و ئەو شتانە یعنی ئەوەش چونکە هەتا لە سینەمایشەکەی بەشە پیشەسازەکەی بریتی لە ئەکسسوارات و دیکۆر و ئەو شتانە ئەوش بەشەکە لە سینەما. ئێستا دەستم داوەتا و ئیشە شەرت نییە و ئیشە ڕەنگە کاتیبی هەتا ئیشی سینەما دەبتەوە بەڵام ڕەنگە بەردەوامیش بم تا سەر بەردەوام بم لەگەڵ کاری سینەماش هەست دەکەم ئێستا شتەکەم بەرەوە پێشتر دەڕواتن کارەکەم بەرەوە پێشتر دەڕواتن و پێشم وایە هەم لە ڕووی داهاتیشەوە یعنی مام ناوان دەتوانێت ئینسان خۆی پێبژێنێ لەو قەیراندارەیە ئەلاقل خۆی ڕزگار بکاتن بەڵام من ڕەنگە بەشێکی ئیشەکەم بەشێکی بریتێ بێ لە کرێکاری بەڵام شانازی پێوە دەکەم. نەورۆز عەبدوڵڵا شێوەکار نییە بەڵام بەهۆی خۆشویستنی هاوسەرەکەی بۆ شێوەکاری ئەویش تێکەڵی پیشەکەی بووە و دەستێکی ڕەنگینی هەیە لە شێوەکاری و پاڵپشتێکی بەهێزی تەنیا کەریمی هاوسەریەتی. هەموو ڕۆژی لەگەری داهاتم بەیانی و حتا ئێوارە لەگەری داهاتم کارەکەمان پێکەوە دەکرد زۆرتر یعنی هەندە جار دەنگوت و ئیسراحەت کە من دەیکەم و پاپشتی بووم و کارەکەمان پێکەوە کرد هەم لە بۆ دەرونیەن و پاپشتی بووم و لەبەر ئەوەی ڕخابوو ڕاستی زۆر ڕخابوو ینی هیچ کارێک نەما هیچ ئیشێک نەما هیچ دەستگایەک لایەنێک پەیوەندی پێوە نەکرد کە ئەو یعنی ئەو کارە جوانانەی کردیا دوو پرۆژەی گەورە یەکەم فیلمی بەرە ئۆرشلیم لەبەر دەستا تەسمیلشی کرد کە جوابی نەداوە مەجبور بن هەسان دەستمان بۆ کارە کرد و پاپشتی بوومە و شانازیشی پێوە دەکەم ستا ئەو کارەمان تقریبا بە 23 ڕۆژ ئەو کارەمان تەواو کرد ئەو تافگەیە گەورەترین تافگەیەتە ئێستا کرابیتن لە باخچەکان بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان و حەز و خۆلیاشی لە شێوەکاری ڕۆژانە لە شار و شوێنی جیاجیا سەرقاڵن بەو کارەوە تا لەو ڕێگەشەوە بتوانن داهاتێک بۆ خۆیان پەیدا بکەن و لە هوەریش دانەبڕێن. شێوازێکی قەدیمی وەرگرتی طبعاً ڕووی دارەکانەوە دیزاینەوە ئەوانە شێوازێکی قەدیمی وەرگرتیە تەنسیقە لەگەڵ دارەکانی ئەوێ هەم لە ڕووی ڕەنگەوە هەم لە ڕووی تەشکیل و نەخش دەرێنانەکەیەوە لێرەش داروشتەکان گەورە دەبن داروشتی دەچێنن حتمان ئەوە دار دەسێندرێ لێرە ئەوانە بنی هەمووی ڕێڕەو دەکرێتن و تەنسیق دەبێت لەگەڵ بیرئاوەکە یعنی کەشێکی جوان دروست بووە بەڵام بە دەرەجەیەک ئەوەیان مریحە بۆ دانیشتن چۆن دادەنیشی دەتوانی هەڵسو کەوتکەی دەتوانی خواردنی لەسەر بخۆی شەوانە لێدا بنیشی. جێباسە وەک تەنیا کەریم باسی لێوە کردووە 42 ساڵە کاری هوەری دەکات خاوەنی دیبلۆمی فەخریە لە مۆسکۆ لە بواری سینەما و خەڵاتی باشترین دەرهێنەری لە چەند فیلمێکی دیکۆمنتاری وەرگرتووە و چەندین فیلمیشی بەرهەمهێناوە کە دیارترینیان فیلمی کچی کافرۆش بووە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر